بۆ بەرنامێکی دیکەی کۆرکۆنکشن و سڵاوی من بەفراوی نووری و هاوکارم سەلاح دمێجر لە واشنگتۆنەوە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا کە لە ڕێگای NRT-ەوە بینەری ئەم بەرنامەیە. ئەم ئیرۆ ڕۆنی ددن سەر ڕێگەلێکە مژارین گرنگ و سەروەختە دناودەژی نوچەیەن داویên ئوکراینایە و مژارە داخوازە سوید و فینلەندایە تەبلیبوونا ناتۆیە. هەروەها لە بەرنامەی ئەمڕۆدا سەرنج دەخەینە سەر خۆپیشاندانەکانی ئێران کە چەند ڕۆژە بەردەوامن. زەلەنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی سێشەمە ڕایگەیان موشەکەکانی رووسیە ناوچەکانی لفیف و سومی و چرنەیڤیان بردومان کردووە. زەلەنسکی لە وتارێکی ڤیدیۆیی درەنگانی شەو ڕایگەیان کە هێزەکانی رووسیا هەروەها ناوچەی لۆهانس لە ڕۆژهەڵاتی ئوکرانیایان بردومان کردووە. زەلەنسکی گوتیشی رووسیا نەیتوانیوە بگاتە مەبەستی خۆی لە ناوچە زیان لێکەوتوەکاندا. خزمەتگوزاری فریاکەوتنی ناوچەکەش ڕایگەیاند کە لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی رووسیا بۆ سەر گوندی دەسنا لە ناوچەی چرنەهێڤ لە باکووری ئۆکرانیا 8 کەس کوژراون و 12 کەسیش بریندار بوون. هەروەها پارێزگاری ناوچەکە لە کەناڵی تەلگرامی خۆیدا ڕایگەیان هێرشەکانی رووسیا لە هەرێمی دۆنەسک بووەتە هۆی گیان لەدەستانی 7 هاوڵاتی مەدەنی. سکرتەری گشتی ناتۆیە جنس ستانتلبرگ ڕۆژە چارشەمێ بە گەرمی پێشوازی لە داخوازین سوید و فینلەندا یەن ji بۆ تەڤلیبوونا هەواڵبەندیە کرد و ئەو یەک وەکو دەمەکە دیرۆکی بناف کرد. ستانتلبرگ ڕۆژە چارشەمێ پشتڕاست کرد و فینلەندا و سوید بە فەرمی سەری لە هەواڵبەندیە لەشکریە هەری مەزنا جیهانێ دابوون تەڤگەرەکە کو ji ber xemên ewlehiyên li ser şerê Rûsyayê li Ukraynayê پێکتێ سەکرتەری گشتی پشتی وەرگرتنا نامەیەن سەریلێدانێ ji balyozên herdû welatan re got hûn hevparên me yên herî nêzîkin û endamtiya we di NATOyê de dê ewlehiya me ya hevbeş zêde bike. وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیان کە ئەنکەرە دەیەوێت کێشەکانی لەگەڵ ئەمریکا چارەسەر بکە و چارەسەر بکات و هەماهەنگی نێوان هەردوو وڵاتی ئەندامی ناتۆش فراوان بکە. مەولود چاوشئۆغلۆ ڕۆژی سێشەمە پێش کۆبوونەوەی لەگەڵ ئەنتۆنی بڵینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە لێدوانێکدا گوتی هیوادارین بتوانین کێشەکانمان چارەسەر بکەین یان کەمتریان بکەینەوە. ئەم قسانەی چاوشئۆغلۆ لە کاتێکدایە کە ڕەجەب تەیب ئۆردۆغان سەرۆکۆماری تورکیا دژی بڕیاری مێژووی سوئید و فینلاندە بۆ ئەندامەتی لە ناتۆدا. ئۆردۆغان ڕایگەیاندووە بەهۆی ئەوەی کە گوایە ئەو وڵاتانە پشتگیریان لە چەکدارە کوردەکان و پەکەکە کردووە هەر بۆیە ناتوانێت ڕێگە بدا و دوو وڵاتە ببنە ئەندام لە ناتۆدا. تورکیا دەتوانێت لە داواکردنی ئەندامەتی سوئید و فینلاند لە ناتۆ کەڵگوەربگرێت بۆ وەرگرتنی ئیمتیازات لە ئەمریکا و هاوپەیمانەکانی دیکە و دەیەوێت فڕۆکەی جەنگی F-35 لە ئەمریکا بکڕێ. پرۆژەیە کە ئەمریکا دوای کڕینی سیستمی بەرگری موشکی S-400 رووسی لەلایەن تورکیاوە بەری پێگرتووە. ji destpêka şerê Rûsya li dijî Ukraynayê ve Bêlarûs ji bo hêzên Rûsî bûye bingeheke destpêkirinê. Niha bi hezaran Bêlarûsiyên ku di sala 2020 de li hember hêzên serdestê xwe demdirêj Alexander Lukashenko rawestiyan biryar dan ku ji bo Ukraynayê şer bikin û yekîne û taborên Bêlarûsî li ser axa Polandayê ava bikin. رەخنەکە دەبێژن بەلاروس بووە پشتەوانەی شەری پوتین لەسەر ئوکراینایی لە گەلێک بەلاروسین و دە ساڵ 2020 de li dijî desthilatdarê xwe demdirêj Alexander Lukashenko xwepêşandanên aştiyane li darxistin biryar dan ku ji bo Ukraynayê çekan hilgirin. Gelek ji wan wê wekî fersendê dibînin ku welatê xwe ji dîktatoriyê rizgar bikin. Li vê qada perwerdeyiya li Polonyayê dilxwaz yekem dersên xwe yên şer digirin. Polîsê beriyê Polonî û hevkarî vî yê berê ku niha xwediyê karsaziyeke Belarûsiyan bo hêza nû ya ku bi navê Pahonya tê naskirin perwerde dikin. Piştî hefteyek perwerdehiya li Polonya dilxwaz ji bo ceribandinên bi mehan ya bihîstir têne veguhestin bingehek li Ukraynayê. Rêberê hêzê li bendeye ku her meh 40 kes qeyd bikin û ji bo ku hejmar bi domdarî zêde bibin. Ew Bêlarûsiyên pir bi biryarin. Tenê du armancên wan hene. Yek armanc ew e ku alîkariya birayên xwe birayên me yên li Ukraynayê bikin. Ji ber ku dijminekî me yê hevpar heye. Dilxwaz di biryarên xwe yên ceribandina perwerdehiya şer de bi biryarin.
اندری دبیجه که مالباتا وی لبلاروسیه و خواست که روی وی جبر سدمن اولهی نی نشاندان. It's not only the war of Ukraine. This is the war of all. نه تنها شر اوکراینه، اف شر تواهی جهان آزاد و بلاروسیا جی. جبر کو بلاروسیا نزدیکی 30 سالانه دبن دیکتاتوریه ده. او جبو ما پر ایشه جبو گل بلاروسی کو براستی ام دخوازن آزاد ببن. او خونو ما پشتی تکچونا پوتین تکچونا رژیما لوکاشینکویه. ام هیوی دارین که رژیما لوکاشینکو جی تک بچه. جبو کیرل که دمک برش بلاروسی درکت اف تکوشن لسر آزادی جی وی دست با لیکاری اوکرانیان کر که آلاوین لشکری بکرن و دور فیلم کر که وی شرک منزل لماله هیا که پشکری بکه. لپاشین فهم کرگو هنکی لشکرین خوبخش ین بلاروسیا دنامه دهنه و او نپر باشن ما بریار دا گو ام دست با الیکاریا وان بکن ما دست بشاندنا آلاوان جوان رکن. کیرل هیوی دکه که نشان بده که گلک مروین بلاروسی جبلی لوکاشنکو پشکری نادن ایریشا پوتین. That's our guilty before the Ukrainian people because for now we are who hold the Belarusian passport. او جبو گلی اوکراینیا سوجداریا میه جبر گونها ام پاسپورتا بلاروسی دگرن ام جبو وان دجمنن جبر گو ولاتی ما گو ایروجی جالی لوکاشینکو ظالم و خاطیه داگر کرن او باجار و گند اوکراینیا جی ج آخا بلاروسیا و تی تو باران کرن او تنه به وی آوایی دوی ام بقاسی گو جدستی متی آلیکاری بدن اوکراینیا او گلی و دشریوان لدیجی ایریشین روسی و کیرل جمینا گلکان 2 سال بره جی پروتستوین لبلاروسی الهام ورگت و دمه خوپشاندان آوان آشتیانه بو او خوپشانده جی هویتی هیزن لوکاشنکو را نه آمده بون نها دجبرن لوکاشنکو هول دادن که جی شر را آمده ببن. ربرتی بلاروسیا لسرگینه مهابور پشتگری دا حیزا پاونیایه سواتلانیا تسکانوسکایا جنا کو جهیلا گلک کسان و وکی سرکفتی هلبجارتن 2020 ید بلاروسیان تی قبول کرن لسر تویتری یکنه وکی بنگهک جبو ارتشا نویا پروفسیونال یا بلاروسی بناو کر. ریبر یکنه وادیم پروکوپیف پجراندن وکی گاوا یکم یا بر به آزاد کرنا بلاروسی جلکوشنکو دبینه. از دفکرم که دماوی هاتیه که ریبرتیا ما سروکاتیا ما یا سیاسی لسرگونه تدویرم بهیویتر و به بریارتر ور بگیره. گر اوکراینی ده به تیرا خواه پتانسیال او هزکه تیر ببینن. از دفکرم که ناسکرین جهیل حکومتک لسرگونه تفگرک پر باشو بهزه. وید بیجه که هیزاوی مزند به و دمکی نیزیک ده که دنگ آمریکا آگاهدار بویه هن شروان خودی تجربه که دناو در لشکرین برین ارتش آمریکی جهیه و بشتاری شر ببن. روسیا راگاند که به صدان سربازان اوکراینی لباجار ماریوپول خو رادستی هزن وان کرن ده نوچه هری داوید جور جبو بهتر زانیاری لدور و مجاره نها هفکار من داخل شموج پیش کنگرس به مرایه دم باش داخل اویک چاوا بویه و گلو همی سربازان اوکراینی لور خو رادست کرنا یانجی هنک مانه بله صالح وقتی گویی که هلبت دنگو باسان جده دا بحثین دیکنو ویدیو جیاتن بلا وکرین چاوا کوان سربازن انهیزین اوکراینی خوارادستی روسیا کرنا جماروان هر یک صداصت جماروان نهاتی پشتراس کرن روسیا بلکو دی بیجا 694 یعنی حتی بترین جی اوکراینی نابجن او چندن لی دیارا وقتی جی گویی او تناس کرن بهیزین باتالیون آزوف کو دوی کارگاه پولا یا آزوفستال دابون دو خوارادستی روسیا کرن یعنی اوکراینی دی بیجن او قهرمانن و ارکیوان وان ارکی خود جبجی کریا جبو سلامتی وان خوارادستی بریار دایا کو خوارادستی هزین روسی بکن روسی دی بیجن او تیروریستن و حتی البربو ایرو دو ما بریار که درکا لگوراوینا تسليم كرنا وان يعني رادس كرنا وان ولي غورتنا وان وكا بارمتا اخسيرين شري نهيلا ريندا هندي تشوكو اوكرانو بالجزر سرزاري جيغرا وزير بارواني هانا ماليار غوتيكو او اخسيرين شرن وام دارستاندنا بكن بروسيا را جبوانا ليك بوغارن وكو اخسيرين شر جماروان ناديا وكما غوتي لي دخيل جوانا بريندارن ام ديزاين كنت وين قرتي هناك بيجن دفيد درباري دا كار كري
داویه جبو درخستنا وان سربازان و سیویلان تفدا جوا و بنگاه کو دا بحث کری دوی درباره دا بحثا چه دبه جاریه بیژن نتوینی گرتی و چارنو سوان و چه به قالوا اگر روسيا وان بقرا وندا اوكرانيان و چارنو سوان چه به دیارە داخواستی کردن کو ئەو وەکە ئەخسیرین شەڕ بێنە لە گوهارتن لێ وەکتەژی گوتی نەتەوێنی گرتی ڕێخسی نەتەوێنی گرتی گەلکێ وەکو گوتی بەشدار بوو یان ڕۆڵ هەبووە ڕادەستکردنا واندا و ڕێخستنین دیین مرۆڤانیین جیهانی ژرا لێ ئەو چ ڕێخستنن ئەو چاوانە لەکوی دەرێ چاوە بووە نائێگوتن لێ بدانوستاندنان ئەو بووە ئەو ڕادەستکردنا هێزین ئۆکرانی بدانوستاندن بوونە دنێڤبەرە ئۆکرانیا رووسیا و هەروەسا ڕێخستنی نفنەتەوەی وەکی مگوتی ینی دەستپێکا شەڕی ئەو هێز لەوەرێ مانە و وەکە خاڵە داویە بەرخۆدانە ئۆکرانیا بووە لۆما بوونمونە رووسیا دەبێژە ئەو تیرۆریستن و دوێن بێن دادگاهکردن لێ دیسان داخواست هەیە و دانوستاندن هەنشکو بوو ئەو بێنە لێ گواردن و بێن تەسلیمکردن جارێکە دیش بۆ ئۆکرانیا چونکو ئەو وەکە قەهرەمان تێن دیتن ئۆکرانی دخوازە ئەو ڤاگەرن بەلێ باشە دەخیل وەرنە ئەمریکا ینی يعني پشتیان ببیژن پسندکردنا انجمن نونران و سیناتوی امریکا پاکیتا آلیکاریانا به نرخ 40 میلیارد دلار جبو اوکراینای گاوا به چیه؟ بله وەکیتە گوتی لە ڕۆژا دووشەمبێ قۆناغا داوی دی کۆنگرسی دا لە سیناتا بوو سیناتا ژی ئەو بڕیار پەسەند کرد بە هەشتویەک دەنگا بەرامبەر 11 دەنگێن دشک و هەموو ژی کۆماری بوون لێ نەها ئەو کۆنگرسی دەرکەتیە هەر کۆش کاسپی لەسەر مێزێ بایدن بێ داهاتیە دانین دڤاند و ڕۆژاندا ڕەنگە دەبێژن کو شەمبووی یانێک شەمبوویدا ئەوەی ئیمزا بکە وێ ببە یاسا دەما ئەو بوو یاسا بوو قانون کۆش کاسپی دەرکەت هەموو ئاژانسین ئەمریکی بگرا ji penda kun wezareta berrevanî heta wezareta xezîneyê heta wezareta derve û ajansa alîkariyên Emerîkî wê qanûnê cêbicê bikin yanî li gora ku em dizanin û li ji gora ku ji koş kaspî derketine 20 milyar ji wan bibûre belê fermû خالة زلال بو داوالي برنت كم دم داوي بو دخيل الشموتش بيش كونغرسي مرة ويقالك سباس رجب طيب أردوغان سروكي تركيا رخنا لداوي اندامبوني سويد و فنلند دقري لناتو داو قوتي اوانا پشگيري ترور دكنو دجي تركيا كار دكنو انداميتيان لناتو جيغي قبول كردن نيا للايكي ديكا شوا اوپوزيسيون يولاتا راي جوازيان لسرم پرساهيا زانیاری زۆرتر لەسەرم بابەتە لە راپۆرتێکی ئەیوب دیمیر پەیامێری دەنگی ئەمریکا لە ئەنکەرەوە دەبینین. Tirkiye bi tundî dijî endamtiya Swêd û Finlandiyayê ya ji bo NATOyê derdikeve. Li ber vê jî li Swêd û Finlandiyayê nûnerên paye bilind wê werin Tirkiye û di nav vê heftê da li gel rayedarên Tirkiye hevdîtinan durust bikin. Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan him li ser endamtiya Swêd û Finlandiyayê û him jî li ser hatina nûnerên wan her du dewletan sekinî û got. Ew ê bên gelo dixwazin neîqîna bikin, bila li qusirê mêze nekin, hiç xwe newestînin, yên ku li ser Tirkiye kirdarî durust dikin, em ê jî ji endamtiya wan ya NATOya ra nebên belê. Ji bo endamtiya Swêd û Finlandiyayê opozisyona Tirkiye li gorî desthilatiyê cuda temaşe dike. Parlamenterê HDP ji dengê Amerîkayê ra qise kirin û nêrînên xwe wiha anîn ziman. Finlandiya ve İsveç hükümetleri Finlanda û Swîd du welatên demokratîkên pêşkevtîne û ji ber vê yekê giringiyê didine mafên demokratîk ji bo endametiya van her du dewletan dijayetiya Tirkiye li ser pirsa Kurda ye. Tirkiye naxwaze çi dewletek mafên Kurdan pêş bixe. Li Japonê li ser zimanê Kurdî gavek hata havêjtin desaladariya Tirkiye dijî vê yekê jî derkeft. Ev siyaseta Tirkiyeyê bi tevahî xelete û em napecirînin. Çapemeniya Tirkiye yên ku li layenên hikûmetê bi tevahî gotar û nûçeyan da daxuyaniyên Serokkomarê Tirkiye Erdoğan pesend dikin. Lê yên ku di vê xetê da nînin li hemberî van endamtiyan bêdengin an jî helwesta desthilatiyê rexne dikin. Di vî warî da parlamenterê AKP yê berê yê Agriyê vê yekê hinekê cuda şîrovet dike û nêrînê xwe wiha vedibêje. Dewletên İskandinav, Finlandiya û Swîdinê ku bibin endamên NATOyê. Ji ber wî em wisa dizanin ku dewletên
اسکاندیناو به عالی رفاه به عالی دموکراسی به عالی آزادی به تن نسکرن هیزی وان اسکری به هیزی اسکری نه نسکرن جبوی وی هبون آوانا دن ناتوی دا کتن آوانا دن ناتوی دا بلکی جعالی دموکراسی و جعالی رفاه و بلکی فایده وان چه به گله ترکیه هرچقاس به اندامتیا وان هر دو دولتان سوئد و فنلاندای آگاهدار بنجی لی هلوستا ترکیه یاد درحقه وان هر دو دولتان دا دمجارا وان دا جی ناگره دجی سیاستا در زدتر سیاستا هندر اوان بیتر علاقه دردکه ev yekşi qayrana abori ya Türkiye'ye. Eyüp Demir, Denge Amerika, Ankara. ده دمکی دا کو فنلندا و سویده با آواکی فرمی خواستن تفلی ناتوی بن وزیرین دروین امریکا و ترکیه رو ل نیویورک هفدیتنه که لدار دخن جبو نوچه داوید و درباره دا نها هفکارین من اوزلم یاساک جه ناوندا نوچهان یا دنگ امریکای بمرایه و جه ترکیه پیمنیر ما ایوب دمیر جه انقره بمرایه دم باش جو هر دو راجی اوزلم نوچه داوی لجمت چنه؟ بله صالح وکی زانند وزیر ترک چاوشoğlu درojبری گهشت نیویورکی لبنده کو مجارا اندامتیا نیقاشین سر سوید و فنلاندا وک مجاره کی گرینگیا سرکه د نوبرا جوینا بلینکن و چاوشoğlu da vere نیقاش کرن هر وقت چاوره کرن کو د دقیقین پیشته ev جوین پک وره تevی کو د داخویانین دو ین چاوشoğlu نیویورکی وی ev مجارا دست نشان نکرلی پرتر لسر تکلیین başkarına Washington o Ankara sekinici ji aliyedin ve de Wezareta Derveya Amerika ji li ser civînê rasteres daxuyaniyekî neda lê doh berdevkê wezareti Ned Price got ku Cigira Wezîrê Derveyê Amerika Wendy Sherman û Alikali Çavuşoğlu şanzdê mehêde li Washingtonê civînek pêkanîne. Her wiha pispor dibêjin ku tevî ku Ankara û Rêveberiya Erdogan ev diplomasiya tundiya dijî endamtiya Swêdê û Finlandiya pêktîne lê pirtir dixwaze bazirganiyê bike ku tekliyên xwe aloziyên di navbera Amerîkadê hinekî nerm bike. برای اوزدم از جبو ویم جاری بچم جم ایوب مثلا در باسبونا تبلیبونا فنلندا و سوید بو ناتوی بویا مجارکی براستی ل ترکیه لانقره به تایبت پایتخت ترکیه او یک چاوت ورگراندن لسر ام بیژن جاده ترکیه و خلق چه بیجه صالح هما بیجم راستی اف مجارهانی لسر جادان زدتر دناv siyaseta Türkiye'de bu sedema qayran ekeci yani opozisyon devi wari da destelatiye rakhne dike dibêje ku yani viyali da tiştê ku derdaxînin pêş rastî mesele ka tevayî em bêjin ya navxweyî ya Tirkiyeyê nîne eva heftek bû yani ev mijar dema kete rojevê ji CHP hiç daxuyeniyekî fermî an jê ew der nekete pêş lê duh bes ji ew ê hat Partiya Baş daxuyeniyeka Balkêş da got ku li vê derê ana em bêjin du dewlet Swêd û Finlandiya به تایبەت دەولەتێن ku pêşketîne di nav NATOyê da jî dixwazin cî bigirin dewletê ku ana di nav NATOyê dane ji xwe ji bo wan erêkirinek çêkirine Türkiye lazım nîne ku bi şiklekî wiha nêzik bibe belê yani destelatî dibêje di warê em bêjin ewlekariyê da lazim e bê sekinandin lê ana destelatiyê ev tişt kiriye nav siyaseta navxweyî ya Tirkiye eva rast nîne yani rexnehinekê li ser ew ê tê ser destelatiyê derdikeve pêş Heyana hacı yani mesela CHP partiye opozisyon ya serekeye daxuyenek do Ali Wanda der neket le Ali evlekariye ji ev jimama bu bir şekli temaşa dikin. Bale Eyüp az vegerim cemte az varim cem özlem yani جاری امریکا و ام دزانن کو سبا بر سرکردین ام ببیجن سوئد و فنلند سردانا واشنطن دکن و لگل جو بایدن سروکی امریکا بجون دوی دری دا گلو بحثویه که دبه که رنگ فشارک لسر ترکیه ببید دوی درباره دا که اندامتیا وان قبول بکه؟
بله صالح وکی توشی دست نشان دکه براستی هم گلک چاودر و همو چاوین ولات ناتوی لسر وی جوینه هر وها اف جوینا بایدن اف جوینا بلینکن و چوشولوژی وک گرینگ او درکه و پیشکا مجارا روشا ترکیه او زلال به یانجینا وکی همو کسان میجی وکی بدنگ امریکا گلک پسپوران را اف روش خواست شیروه بکن و بگلک پسپوران را آخفی یک جوان پسپوران ستیوین کوک لواشنگتن دبیجه کو تیوی کو ترکیه آرمانجدکی کو بوی شوازا تندیا دیپلوماسیه مینا کو فنلاندیا و سوید بکه آرمانج لید بنگه تا خویاد که کو ترکیه براستی به تماشوان و گفتارین لواشنگتن را آخفه لی هر وها ستیون کوک دست نشانده که کو روشال واشنگتن یا همبری ترکیه نه اوسایه گلک تشتندن ده قومه و دیجبریا همبری ترکیه به تایبت لکنگرسا امریکی هر کی دوچه برفره و خورتر دبه به تایبت جی سر کرینا فروکین اف 16 باشه اوزلم یعنی او تندبونا هان دبکو ده انجام ده به دجبریه که دم دریج ناوینا ترکیه ده یعنی تشتکی و حال واشنگتن هیه براستی صالح شیرو و کارد بیجن کو ev dınavbera ne tane de Washington o Ankara'ydı dınavbera Türkiye u betevahi Rojava'da evi Pırskrek o aloziyen demdirej derhine holi eğer Türkiye revşahı demudest ne goherine. Türkiye rewşa xwe biguherîne li nava Tirkiye Eyûb gelek em bibêjin alozî hene gelek nakokî hene kêmanî di navbena desthilatê û opozisyonê de em dizanin hilbijartinên Tirkiye di sala bê de 2023 da dibin gelek pirsgirêkên aborî derketine lêreya Tirkiye di demên dawî de gelek nirxa xwe de xistiye gelo ev tiştên dawiyên girêdayî Finlanda û Swêdê bo NATOyê bandor li ser vê yekê kirine yan ji tevlî wan bûne. Eyüp persamışta bu. Dengem geçti te. Bele. Bele. Persamışta bu. Dengnat. من خواست ببیجم گلو او تشتن کنها ام ببیجن گریدای مجارا گریدای فنلندا و سوئد بو ناتوی زیاده ده بل سر ناکوکی و آلوزین کو بری ناوا ترکیه هنه ana nakuki ku derkevin peş rastî dediğine ki Türkiye'na da nav xeteka hilbijartinê da derkeve peş yani ji bo wî jî qisedanê ku li tê kirin yani dibêjin heke ev rewşa hilbijartinê ne ba ev nakokiya navbera Türkiye û Suud û an jî Finlandiyayê jî wê der neketa peş yani wek siyaset wek tiştekî siyaseteka navxwayî derdikeve holê rastî Özlem jî diyar kir ana ev 16 divê derê da jî hin şîrove hene yani hin bêjin çapemeniya desthilatiye da hem jî yadinê da tê gotin ku mesela vê derê da Türkiye dixwaze ku bazarkirinekê li gel Amerîkayê rasterast çêbike yani eva mesela Suud û em bêjin Finlandiyê wek meseleka navbera Türkiye û Amerîkayê da wek şiklekî bazarkirinê jî tê şîrove kirin rastî vî alî da em tevahî gava didin berçav yani evî Suud serî lê da yani Suud'un jî Finlandiyayê serî li NATOyê da wê jî vî şundatir Türkiye biryarê wê çi be hin ana çavrêne ku Türkiye rengê xwe diyar bike. بله ایوب دمیر پیامنیر ما ج انقره تمرابوی و ازدم یاساک جوی درج ناوند نوچین دنگ امریکا تمرابوی گلک سپاس بود دما سپاس سالی دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچین جیهانه ناڕزاییە جەماوەریەکانی ئێران 11 ڕۆژە درێژەی هەیە و پێدەچێ زیاتریش پەرەپسێرن. لە چەند ڕۆژی ڕابردووەوە بەهۆی فشارە سیاسیەکان و گرانی و کەمی کاڵاسەرەکیەکان لە ئێران خۆ پیشاندانی سنفی و سیاسی دەستی پێکردووە. دوایین هەواڵەکان باس لەوە دەکەن کە خەڵکی شاری گولپایەگان لە پارێزگای ئەسفەهان ڕۆیشتونەتە شەقامەکان و لە دژی بەرپرسانی حکوومەت دروشمیان هەڵداوە و داوایان لە خەڵکی شارەکانی دیکە ئێرانیش کردووە
کە بەردەوام بن لە ناڕەزایی دەربڕین لە دژی حکوومەت. هەروەها هەواڵەکان باز لە پێکدادانەکانی نێوان خەڵک و هێزە ئەمنیەکان دەکەن لە پارێزگای لۆڕستان. راپۆرتە پشتڕاست نەکراوەکانیش ئاماژە بەوە دەکەن کە لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا بەلایەنی کەمەوە 5 کەس کوژراون و ژمارێکی زۆریش لە خۆپیشاندەران لە ناوچە جیاوازەکانی ئێران دەست بەسەر کراون. بۆ دوایین زانیاریەکان لەسەر ژمارەی کوژرا و دەست بەسەربووان و هەروەها پەرەسەندنی خۆپیشاندانەکان لەگەڵ ئەمارگوڵی ڕۆژنامەوان لە ئەڵمانیاوە گفتوگۆ دەکەم. کاک ئەمار سەرەڕای سڵاو و دەستخۆشیم بۆ بەشداریتان لەم گفتوگۆیەدا. ئەگەر بکرێت سەرەتا دەمەوێت بزانم ئاستوگەشەی خۆپیشاندانەکان لەکوێدایە، ئایا هیچ یەک لە ناوچە کوردنشینەکانی گرتووەتەوە یان نا؟ زۆر سپاس، منیش سڵاوم هەیە بۆ بینەرانی هێژای دەنگی ئەمریکا. لە ڕاستیدا ناوچە کوردنشینەکان هێشتا بەو شێوازە کە ئێمە لە ناوچەکانی لۆڕنشین بە تایبەتی پارێزگای لۆڕستان، کۆکیلوێ و بۆ ڕەحمەد و یاسووج و بەشێک لە پارێزگای خوزستان و ئەسفەهان بینین هێشتا بەشدار نەبوون لەم خۆپیشاندانانە یا لەم شەپۆلەی دواییەی ناڕزایەتیەکان. بەڵام بە گشتی وا پێدەچێت کە لە ڕۆژانی داهاتوو ئەگەر بێت و خۆپیشاندانەکان ناڕزایەتیەکان بەردەوام بن، ناوچەکانی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستانیش بگرێتەوە. خۆ کارەکەش ئەوەیە کە ڕێژەی هەڵاوسان و ڕێژەی گرانبوونی شتومەکی پێویستی خواردن لە هەموو ئێران و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕادەبەدەر گران بووە و بەشێک لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئێستا دەستیان کردو بەوەی کە تەحریم بکەن کڕینی ئەو شتانەی کە گران بووە بەتایبەت مریشک و ئەو بەرهەمانەیە کە لە شیرەمەنی بەدەستێت و تەنانەت ڕۆنیش. بەڵام هێشتا ئێمە ناڕزایەتی کەوتۆ نبینین لە ڕۆژهەڵاتی کوردستانەوەکو لەسەر شقام. باشە کاک ئەمار، زانیاریەکان لەسەر ژمارەی کوژرا و بریندار بوو دەست بەسەربووەکان چییە؟ هیچ ئامارێک با بڵێم ڕاگەیەنراوە یا لەبەردەستا هەیە سەبارەت بەوە؟ بە فەرمی هیچ ئامارێکی ڕانەگەیاند ئێران، تەنیا ئەوە نەبێت کە یەکێک لە پارلەمانتارەکانی پارلەمانی ئێران پشتڕاستی کردوێتەوە یەکێک لە خۆپیشاندەران لە پارێزگای خوزستان گیانی لەدەستاوە. بەڵام ئامارە نافەرمیەکان پێمان ئەڵێن کە تا ئێستا لانی کەم 10 خۆپیشاندەر گیانیان لەدەستاوە. بەرەبەیانی ئەمڕۆ هێزە ئەمنیەکان لە پارێزگای لۆڕستان هەڵیان کوتاوەتە سەر ماڵی یەکێک لەو قوربانیانە و تەرمەکەیان فراندووە لەبەرەوەی کە ترسیەوەیان لێ هەیە وەکو شارەکانی تر مەراسمی ناشتنی تەرمەکان ببێت بە بەشێکی تری لە شەپۆلی ناڕزایەتیەکان کە وایشی لێ هاتووە لە گۆڵپایەکان وایە لە پارێزگای لۆڕستان و لە کۆکیلۆ بۆی ڕەحمەد و تەنانەت لە پارێزگای خوزستانیش. ئەگەری ئەوە هەیە کە قوربانیەکان زۆر لەوەی کە ئێستا ئێمە لە بەردەستمەوە ئامارە لە بەردەستمانە زۆرتر بێ و جیا لەوەیش ئەگەریەوە هەیە کە سەرڕای ئەو توندوتیژیانە سەرڕای ڕێژەیەکی زۆری هێزە ئەمنیەکان لەسەر شەقامەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ناڕزایەتەکان پەرەبستێنێ لەبەرەوەی کە ڕێژەی گرانی و تەنانەت لە تەنیشتی گرانبوونی شتومەک بێئاوی هەیە، وشکە ساڵی هەیە و تەنانەت ناکۆکی سیاسیەکی زۆر قوڵ لەو ناوچانە هەیە بە تایبەتی لە ناوچە لۆڕنشینەکان. بۆیە احتمالی هەیە خۆپیشاندانەکان بەرفراوانتر بێت و بکێشێتە ناوەندی پارێزگاکان و تەنانەت شارە گەورەکانیش. کاک ئەمار، وەک دەزانی وەزیری دەرەوەی ئەمریکا 2 ڕۆژ پێش ئێستا پشگیری ئەمریکای بۆ خۆپیشاندانی ئاشتیانەی خەڵکی ئێران ڕاگەیان. وەزیری دەرەوەی ئێرانیش لە وەڵامدا پشگیریەکەی نێتپرایسی بە دڵخۆشبوونی ئەمریکا ناودێر کردووە و گوتی ئەو دڵخۆشبوونەی ئەمریکا پیشاندەری ئەوەیە کە ئەوان دڵخۆش نییەن لە پلانەکانی بەڕێوەبەرایەتی ڕئیسی بۆ بە قەڵی خۆیان بە مردمیکردنی بواری ئابووری و گوتی ئیبراهیمی ڕئیسی لە ڕێگای جیاکردنەوەی ئابووری ئێران لە دۆلار بەنیازە پارێزبندی ئابووری ئێران با بڵێن جۆرێک بە شێوەیەک لە شێوەکان دروست بکە. ئەو پلانانەی حکوومەت باسییان لێوەدەکان تاوەکو ئیستا چەند توانیوێتی دۆخی خەڵک باشتر بکە یان هیچ کاریگەری هەبووە پلانەکانی؟ بە پێچەوانەوە کاریگەری نەبووە لەبەرەوەی کە دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێستا خەریکی نێۆلیبرالیزەکردنی ئابووری وڵاتە بە جۆرێک
ئەو شتانەی کە پێشتر بە یارمەتی دەوڵەت کەسانی ئەو چینانەی کەم دەرامەتی نێو کۆمەلگای ئەتوانی دەستیان بگات بە هەندێ کاڵای تایبەت و پێویستی ڕۆژانە ئێستا ئەو یارمەتیانەی دەوڵەت لەسەری نەماوە و نرخەکەیان سێقات چوارقات بەرز بووەتەوە. ئەم بەجۆ بەقۆڵی کاربەدەستانی ئێران ئەم نەشتەرگەریە ئابوووریە کە کراوە تەنیا بەرژەوەندی هەندێک چینی تایبەت ئەو کەسانەی کە دەستیان نەگاتە هەرەمەکانی سەرەوەی دەوڵەت و دەسەڵات بۆ ئەوان لە بەرژەوەندی ئەواندا بووە. لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی هەژار و فەقیرەوانەی کە لە شارە چووکەکانن لەو ناوچانن کە کەمترین دەرامەتیان هەیە کەمترین ئیمکاناتی ژێرخانی ئابووریان هەیە هیچ بەشداری ئەو بەرژەوەندیان نابن هیچ سوودێک نبینین لەوانە کەواتە ئەو نەشتەرگەریە ئابووریە کە کراوە لە ئێران بە پێچەوانەی بانگەشەکەی کۆماری ئیسلامی ئێران و دەسەڵاتدارانی ئێران بووەتە هۆکاری سەرەکی ناڕزایەتیەکان بووەتە هۆکاری کێشە و گرفتی زۆر نەتەنیا لە بواری ئابووریە لە بواری تەنانەت ئەمنیەتی ڕۆژانەی خەڵکی هەژار فەقیرە و چینە ژێردەستانێک کە لە ئێرانە ئێستا ئەبینین هاتوونەتە سەر شەقامەکان. باشە کاگەمار باسی لێدوانەکەی نێتپرایز وتە بێژی با بڵێن وەزارەتی دەرەوەی ئەمریکامان کرد. کاردانەوە نێودەوڵەتیەکانی دیکە چی بوون بەرامبەر بە ناڕەزایەتیەکان تاوەکو ئێستا؟ لە ڕاستیدا کاردانەوەی نێودەوڵەتی زۆر کەمە بەنسبەت جارانەوە هۆکارەکەش یەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێستا کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ وڵاتانی 5-1 لە دانووسان لەسەر مەسلەی ناوکوی ئێران و ئەیانەوەی بە هەر شێوازێک بووە ئێران بکێشنە سەر مێزی دانووسان و ئەو بە جۆرێک ئەو ڕێکەوتنێکی پێ ئیمزا بکەن لەبەرەوە نە یەکێتی ئوروپا بەو شێوازەی کە پێشتر کاردانەوەی ئەبوو بەنسبەت ناڕزایەتەکان لە ناوخۆی ئێران بەنسبەتی ئەو گەنگەشە سیاسیانەکە لە ئێران ڕوویەدا نا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەو شێوازە هاتووتە سەرخەت و پشتگیری لانیکەم لە ڕووی میدیاییەوە لەو خەڵکەی چین و ئەو خەڵکەی کاتونە سەر شەقام کردووە بۆیە کاردانەوەی نێودەوڵەتی لە ئاستێکی زۆر کەمە و من بڕوان ناکەم لە ڕۆژانی داهاتوویشە ئاستەکەی زۆر بەرز بێتەوە تەنانەت ئەگەر کوشت و کوشتارێکی زۆر وەکو ئەوەی کە لە ساڵی 2019 بینیمان ڕوو بدات. بەڵێ زۆر سپاسم بۆ ئەمارگوڵی ڕۆژنامەوان کە لە ئەڵمانیاوە لەگەڵماندا بوو. زۆر سپاس بۆیەوەش. بەڵێ ساڵح با بگەڕێنەوە بۆ لای هەواڵە نێوخۆی و نێودەوڵەتیەکانی ئەمریکا پێم وابێ راپۆرتێکی بەفراو مەگەلک مژارین گرنگجی هینمانە ئەو ناواندا ژی ڕەوشانە خۆشخانەیەن ئەمریکا هەلبژارتنین کونهال ئەمریکای دبن ئەمێ وانژی ڕۆمال بکەن لێ پشتی ناوەرێکیان بەدیگەر. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بريسازي دلو نافدار تلفزيونية بنافدار محمد أوز وريفابري صندوق هيج ديفيد مكورميك لولاية بنسلفانيا جبو كانديد كرنا كوماريان يا سيناتو يا أمريكا دي بيشبازية كبيش وقتنا هر دوانجي دي چافديريا شفاه البجارتني دا قوت أو روجا چارشمي لبندا جمارتنا دنگام بن حتاكو سركفتيك ديار ببا پیشبازیا لدیجی کاندید دموکرات جان فترمن ده پیشبینی کردن که ده هلبجارتن گشتین پاییزه ده ناو پیشبازین هری تندن ولیده به ده درباره نامزدن پاریزگاری ده دوزگر گشتی پنسیلوانیا جاش شاپیرو ده هلبجارتن سرطایی دموکرات ده به سرکت و ده جه حاکم تام والف بگره.
ئەو پیاوەی کە تۆمەتبار بوو بە تەقەکردن لە کڵێسای تایوانی لە کالیفۆرنیا ئەمڕۆ سێشەمە بە تاوانی کوشتنی پلە 1 و 5 تۆمەتی هەوڵی کوشتن تۆمەتبار کرا. داواکاری گشتی ناوچەی ئۆرنج کاونتی ڕایگەیان کە دەیڤید چۆی تەمەن 68 ساڵ کە خەڵکی لاس ڤێگاسە بەهۆی بەنیازبوونی کوشتن و بەکارهێنانی چەک پێدەچێت ڕوبەڕووی سزای قورس ببێتەوە. دەسەڵاتداران ڕایانگەیاندووە چۆ هاوڵاتیەکی ئەمریکیە کە لە تایوان گەورە بووە و پاڵنەرەکەشی بۆ ئەو کارە ڕق و کینەی لە خەڵکی تایوان بووە. پشتی سەردانا بۆفەلۆ لە نیویۆرکێ ڕۆژە سێشەمێک کە بە ماڵباتێن قوربانیên گۆلەبارانê راکۆن بوو سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە کۆشکا سپی شیرەت لە خەلکێ کرد کە تشتێ وی بە هێرس وەکو ژەهرا سەروەریە سپی بناف کرد رد بکن. بایدن د پیرۆزکردنا مەها میراتەیên ئاسیایی yên ئەمریکی هەوایی و گراڤا پەسیفیک de got divê em netenê li ser wê yekê biaxivin û em ê çawa dawî lê nefretê bînin lê kîberpirsiyariya afirandina wê ye. Biden got divê welat derewa tewriya veguhestinê ya nijadperest red bike. Tewriya veguhestinê îdeolojiyeke nijadperest e ku iddia dike mirovên spî û bandora wan bi mebest ji hêla kesin reş ve biriya koçberiyê û rêjeya ji dayîkbûnê bilind têne guhertin. Cîgira serok Kamala Harris got ku divê xelk di şerê li dijî nijadperestiyê de bêdeng nemîne. ئەنتۆنی بڵینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی سێشەمە لە واشنگتۆن لەگەڵ ئەحمەد ئەوزبن مۆبارەک وەزیری دەرەوەی یەمەن کۆبوویەوە. کۆبوونەوەکەی ئەو دوو وەزیرە تەنها چەند ڕۆژێک دوای ئەوە هات کە یەکەم گەشتی بازرگانی لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا لە پایتەختی یەمەنەوە بۆ پایتەختی ئۆردۆن ئەنجام درا. گەشتەکە بەشێک بوو لە ڕێکەوتنی ئاگربەستێکی 6 ڕۆژە کە بە نێوەنگیری نەتەوە یەکگرتوەکان لە نێوان حکوومەت و چەکدارانی حوسی سەر بە ئێران هاتووەتە ئاراوە. ئاگربەستەکە کە لە دوی مانگی چوارەوە دەستی پێکردووە یەکەم ئاگربەستی وڵاتی یەمەنە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا. بڵینکن لە کۆبوونەوەکەدا گوتی ئەمە ساتێک و دەرفەتێکی ڕاستەقینە و گرنگە بۆ یەمەن و گەلەکەی و گوتیشی دوای ئەو هەموو ساڵە لە شەڕ و ململانێ و ئازار دەرفەتێک بۆ ئاشتی ڕەخساوە کە هیوادارین هەموو یەمەنیەکان کەڵکی لێوەربگرن. لە پرسینێکە پێنتاگۆنەیە ساڵە 2019 لە دۆر عێریشێکە عەزمانیە لەشکەری لە سووریە کۆ ئەنجامێدا بە دەهان کەس هاتن کوشتن دناو دەژی ژن و زارۆک ڕاگەهاند کۆ لەشکەران یاسەیەن شەر بن پێ نەکردنە و بە مەبەست نەبوونە سەدەما کوشتنە سڤیلان. پێنتاگۆنێ ڕۆژە سێشەمێ گوت کۆ ئەنجاما لێدانێدا تی کەس دناو دەژی فەرماندارێ هێزن بەژایی نەهاتن جەزاکردن. لێبەرێ وەزیرێ بەرەوانیە لۆید ئۆستن کۆ مژدارە بوریدا فەرماندا پێداچوونە عێریشە عەزمانی پشتی راپۆرتا لەسەر ڕێبوویەرێ ji hêla New York Times da got ku ew ji kêmasiyên di rêvebirina vekolîna destpêkê de xemgîn bûye. Austin got vekolîna destpêkê dereng ma û bû sedema derengragihandina qurbaniyên sivîl ji Kongresê û ji gel re. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکایە. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێ دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ساڵح پێدەچێ کێشەکانی کۆڤید هەر چارەسەر نەبێ بە خودی کۆڤید و کێشەکانی خۆش کێشەکانیش کە وابەستێنی چارەسەر ناکرێت. دیارە وهایە ینی لە ئەمریکا وڵاتێکی ئەو خاص پێشکەتی نەخۆشخوانە هێنجی بەحسا ئالیکاریان دەکەن ینی پشتی 2 ساڵان و لە هەنێک بەشین دنی دنیاە قەت هایە وانجی ئەوێتنەیە دشن ئەوێ نەخۆشخانەی نوێن ئەمریکایە بە پرسگرێکن دارایی را ڕوبەڕوو بوون ji ber wernegirtina alîkariya pakêta budceyên Covid hin berpirsên tenduristî got ku pakêta alîkariya Covid ji bi awayekî wek hev ji nexweşxaneya re nehatiye peyda kirin.
ژمارەیەک لە نەخۆشخانەکانی ئەمریکا وا ڕوبەڕووی قەیرانی دارایی دەبنەوە ئەوەی بەرپرسان هۆکارەکەی دەگێڕنەوە بۆ ڕێنمایەکانی حکوومەتی فیدرالی پەیوەست بە بودجەی فریاگوزاری بۆ پەتایی ڤایرۆسی کۆرۆنا. سنتەری پزیشکی هەرێمی تامسفیلد 29 جێگەی نەخۆشی تیادایە و نەخۆشخانەیە کە خزمەتگوزاریکی زۆر چاکی تەندروستی پێشکەش دەکات. نەخۆشخانەکەمان لە مانگی 30 ساڵی 2020دا کردەوە و 2 هەفتە دواتر کۆڤید-19 دۆخی تەواوی جیهانی گۆڕی. سێ نەخۆشخانە لە ئەلاباما و کەنساس و هەروەها لە نیومەکسیکۆ دەڵێن ئەوان بە هێندی نەخۆشخانەکانی دیکە یارمەتی وەرناگرن لەبەر ئەوەی ئەم سێ نەخۆشخانەیە هێندە نوێن هەر بۆیە ناتوانن زیانی دارایی بەر لە پەتاکە بسەلمێنن. ئێمە تەنها سێ نەخۆشخانە بووین لە کۆی 6,100 نەخۆشخانە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە سەروبەندی کۆڤید-19دا کراوە بووین. لە سەرەتادا ئێمە هیچ بودجەیەکی فریاگوزاریمان پێنەدرا لەلایەن ئەوانەی بودجەی هاوکاری کۆڤیدیان دابین دەکرد. لە ناوچە گوندیەکان لە باشووری ڕۆژئاوای ئەلەباما سنتەری پزیشکی هەرێمی تامسفیلد دەڵێت دوای تەنها لە 2 ساڵ لەکردنەوەی ئەم نەخۆشخانەیە وا ئێستا لەبەر مەترسی داخستندایە. خزمەتگوزاری تەندروستی جۆرێکە لە کارداری ئێمە نەمانتوانی نەشتەرگەری زۆر ئەنجام بدەین بەهۆی ئەوەی بوجەمان بۆ دابین نەدەکرا پاشان هەموو نەخۆشخانەکانی دیکەی ناوچەکەمان بوجەی زۆری کۆمەکی کۆڤیدیان وەرگرت بەڵام ئێمە وەرمان نەگرت ئەوەش بۆ ئێمە سەخت بوو. لە ناوچەی تیمبەر لە تۆمسفیلد ئەوەی نزیکەی 153 کیلۆمەتر لە باکووری ناوچەی گالف کۆست پۆرتەوە دوورە بەرپرسانی نەخۆشخانەکە بۆ پتر لە ساڵێکە کاریان کردووە بۆ ئەوەی قەناعەت بەکار بەدەستانی فیدرالی بکەن کە دەبوایە ئەو بەرپرسانەی نەخۆشخانەکە 8.2 ملیۆن دۆلاریان وەربگرتایە بە گوێرەی بڕیاری بودجەی کۆمەکی پەتاکە نەک تەنها ئەو 1 ملیۆن دۆلاری وەریان گرتبوو. ئەگەر ئێمە بڕی 7 ملیۆن دۆلارمان وەربگرتایە یان ئەو بڕەپارەیەی شایستەی بووین هاوشێوەی هەر نەخۆشخانێکی دیکە ئەو کاتە دۆخەکەمان زۆر باشتر دەکرد و دەمانتوانی پەرستاران و ستافی تەندروستی لەم کاتەدا بەکرێ بگرین ئەوانەی لە ئیستادا پێویستمان بە خزمەتەکانیان هەیە. کارمەندانی تەندروستی هەوڵ دەدەن پاشەکەوتی پارە بکەن ئەوەش لەڕێی کەمکردنەوەی کەرەستە و ئامێری تەندروستیەوە. کاربەدەستانی تەندروستی فیدرالی دەڵێن هەرسێ نەخۆشخانەکە بڕی بودجەی بڕیاری کۆمەکی تەندروستی کۆڤیدیان وەرگرتووە و دەشێن هیچ نەخۆشخانەیەک قەرەبووی سەرجەم زیانەکانی لیان کەوتووە ناکرێنەوە. بەرەکەت ئۆزمان ماوەی 50 ساڵە مۆزیکی کوردی و تورکی و عەرەبی تۆمار دەکا ئەو سەرەتا وەک خولیایەک دەستی بەم کارە کرد بەڵام خۆشەویستی موسیقا هاندانیدا بۆ ئارشیفکردنی تۆمارەکانی ئەو لە ئیستادا زیاتر لە 700 گیگابات ئەرشیوی هەیە. خەجیجان فەرقین پەیامێری دەنگی ئەمریکا لەسەر ئەم چیرۆکە راپۆرتێکی بۆ ئامادەکردوون کە پێکەوە دەیبینی. دەنگ و موزیکا خۆش لەسەر هەر مرۆڤی باندۆرچێتگەلێ تۆمارکردنا بە حەزاران ئالبوم و دیجیتالکردناوە نەکارێکی سانەیە. لێ بەرەکەت ئۆزمان قەیدێک خۆش لە کوێبێ چاوی خۆ ji tiştek netirsandiye bû peydakirina dengên hunermendan. Ew 5 salin kasetên hunermendan kom dike û wan dijîtal dike û li gorî wê jî di mala xwe de teknîka xwe ava kiriye. قرآبێکی هەبوو ناوی محەممەد ساڵح بوو رادیۆ پەیدا کردبوو پیل نەبوون پیل ئەنۆت و قاتۆت چیکە بوون جریان ژێ دەستاندن رادیۆ رادیۆ ئێریڤانێ و رادیا عراقی ئیزگا لێ دەحساندیانی ژێ دێ ئەو پچکی بۆ ئەلکتریک مەرە دورە هەفتێ دووە ئەو قورآپێ میچوو قامشلۆ قەسێتک ئانی محەممەشێخۆ چوو لە مەیزان گۆزان خۆش دەبێژێ ئەڤیاوە کیە گۆ محەممەشێخۆیە ئیژە پێدایدم قەسەت دان هەفتو 700 جیگابایت MP3 کوردی هەنا 550 600 دیکێ تورکی هەنا وەکا بەرێبەری ئێنها دوانە حسێنم ئەوێ گۆنها پیاسێ دەردکەبن هیچ روانە حسێنم مێرم خان لۆرکە دەستێکیدا ئالبومێک کێمنار ئێن هونەرمەندên دەنگخۆش هەبێ ku navê Bereket Osman bihîstin texsîr nakin jêra dişînin Kurdî, Tirkî, Erebî nehav hezaran stran arşîva wî de hene ku hemiyan jî li gorî xwe lîstek çêkiriye. Ew eslê xwe de endaziyarê avayîsaziyê ye. Li saziyê dewletê de endaziyarê rê û piran bûye.
گون بگون باجار به باجار گریایه. تایبەت لە گوندەی کوردان پرس کریە کات دەستێکێدا چ ئارشیڤ هەنێ وی چاوی خۆش ڕێ نەقەتاندیە و چیە ئیران عێراق سووریە باژارە کوردان گەریایە و باندێن وەکی محەممەد شێخ و مەریەم خان و gelek هونەرمەندên din jî tomar kiriye. Ya pişî hom qeset peyda kir esên vana tavêj me dijîtal dikim me bilgîşeyarê da waqey dikim. Qesetê Mihemed Şêx û ê Meryem Xan و محمد عارف دست پێکریە نوژەن سەری حتا بنیادڕوونم قەید دکم. Li Duhok û Zaxoyê dostaniyên başî çêkiriye bi mirovên wekî xwe xwedan arşîvên muzîkê ne. Duhokê radya Duhokê li wê yek heye li ser arşîvê qeset meset hemû cem wîna. Ez çim hardîska xwe dibim hardîsk. Hemû bilgîsarê çikê min tê dena. Hemû ez dibê ji te re arkadaş. Çi dixwaze jî bir bibe. Zanê ama tişik cem tahabê jî kê bide me. Deme, ajit deme da. Bavê mêvan heye li Zaxo. Ew jî kê kurekî wî heye. Wextê ku ez çim ez hardîska xwe dima wî jî kê ez bê kiştira. Çi dixwaze bigera. Çi dixwaze tê de heye. Ji xwe re bibe tiştan jî kê ji min re bavê jî da. Tavê jê hardîska me. Erê. Niha ji 700 gîgabaytê zêdetir arşîv di destê wî de heye û kî bixwaze li wan bilav dike. Ev müzik دقنا جي نبيه ماج تورني مرة بمين يعني بمين سروي الدنيا يعني ابن غنضة نبن فموسيقى تهم تعرف ما في يوتيوب فيسبوك هم تعرف ما وجهك يقول خوازي جيك فلاش ملاش وتاني ازواد دم واجيك برا بلا ببن يعني برا بلا ببن غنضة نبن غنضة نبن نا دم هركسي يا زاني از مثلا تلفزيون خبر ما برا سنتين فيدي لايقو ازهات ما جماعات كذا الفيدي عبد توبلانتي صالوني زاني تبقى توبلان الفيدي ام توب بنا مش خور صحبتي تكن يعني جي في دنگ بيجي چما جي في دنگ بيجي في دنگ بيجي چما جنب كي تخازم الوقت قرب الوقت حسينم اري اري من الدنيا خوي وعني ولا قو نولو بنا بلكي زمربانه زوج كز زمربانه اما ناس حتى ميجي ما شاء الله باشم يعني وەکە خێرخوازێ بەلاوکردنا موزیکا خۆشە دەبێژە بلا دەنگێ خۆش di nav civakê de belav bibe li ciwanan jî şîretan dike daku bila goh bidin kilamên dengbêjiyê û hay ji çand û dîrok û hunera xwe hebin. Hacı Can Faqîn, Dengê Amerîka, Diyarbekir. Li gorî raporeke nû ya komek navnetewiya zanyar û çalakvanên jîngehê kwalîteya hewayê ya xirab û madeyên kîmawiyên jehrîn alîkarên serekene di tenduristiya belengaz da digel pîsbûna ku di encamê de 9 milyon kes di sala 2019 de mirine. Lêkolîna ku balê dikişîne ser salekê beriya pandemiyê dibêje qirêjî ajokera herî mezina mirin û nexweşiyê ye ku ji hêla faktorên hawîrdorê ve têne çêkirin. Li gorî lêkolînê qirêjiya hewayê dibe sedema 75% ji wan 9 milyon mirinan. ئەستێرەکانی سینەما لە کاتی چوونەژوورەوەیان بۆ دەستپێکردنی فستیواڵی فیلمیکەن کە هەفتەی ئەم مانگە دەستی پێکرد بینەری وتارێکی سەرۆکی ئوکرانیا ڤڵۆدیمیر زەلەنسکی بوون کە بە بۆنەی دەستپێکی فستیواڵەکەوە بە شێوەی مەجازی پێشکەشی کردبوو. زەلەنسکی لە وتارێکدا داوای کرد جیهانی سینەما دژی جەنگ قسە بکە. زەلەنسکی ئاماژەی بە تەنزەکەی چارلی چاپلین کرد لەسەر هیتلر لە سەرەتای جەنگی جیهانی دووهەم لە ساڵی 1939 گوتی پێویستمان بە چارلی چاپلینێکی نوێ هەیە بۆ ئەوەی بیسەلمێنین کە ئەمڕۆ سینەما بێدەنگ نییە. سەرکردەیە کوریا باکوور کیم جۆنگ ئۆن گوت خەمساریە کاربەدەستên دەولەتê rewşa Covid'a welêt xirabtir kir di demekêda ku hejmara dozên naskirî ji 1.7 milyonî derbas bû li gor medyaya dewletê ku roja çarşemê ragihand. Welatên avokî hefteya borî yekem dozên vîrosa koronayê ragihand û curaya Omikron bûye nîşana têkçûna dorpêçkirina du salan ya ji destpêka pandemiyê ve hatî domandin. Kêm di civîneka partiya desthilatdar de got roja sêşemê di şiyana dewletê de ji bo rûberûbûna qeyranê têknegihiştinek heye û helwesta nerînî sistbûn û neçalakiya rayedarên serekeyên dewletê heye. Berê bînerên hêja li vir Kurd Connection bi dawî hat hêro ez bibûre befraw
براستی شتێکی باڵکێشە کوریا باکوور یەک شوان دەوڵەتانە و قەت پێگیری بەوەی بگەن ڕێگرتنین کۆرۆنای نەکرد ژ دەستپێکدا ئەو 2 ساڵە دنیا تەف لەسەر سێلەکە سۆرە هایەوان ژ دنیای نەبوو ئەها بری دەمەکێ هەموو لە هەموو دنیا پاشەکشەی کردووە کۆڤید ئەوان خەریکی کەرەنتین کردن و با بڵێن هیچی قبول نەکرد و ئالیکاری نە ڤاکسین جوانە هەرە نە ئالیکاری جوار هەبوون قبول نەکردن ڕەتکردن هەمووی گوتی هەروەها زانیاری زۆریش نییە بەڕاستی ساڵح لەسەر کۆریای باکوور کەمترین زانیاریەکان لەوێوە دێنە دەرێ بۆ با بڵێن بینەر هێژا لەڤەر کورد کۆنێکشن بەداوی هات تا جارەکەدن گەلک بمینن دناو خێر و خۆشیێدا هەر شاد و بەختەوەر بن.